پارلمان هرم کردستان زیادتر از دو مهان جوین خالدار نخستیه. امنها دناوند پارلمان هرم کردستان داینا وکویا دیار لدم ریگری کردن جسرو که پارلمان کردستان حتی نوکا هیچ رونشتنک نهاتی کردن د پارلمان هرم کردستان دا تن فراکسیون جدا بخو رونشتنا دکن. و پارلمانتارک جی فراکسیونای گرتو دبیجید پارلمان کاکرکا دیموکراسیتیه و دوید بزودترین دم هیبت بو پارلمانی بزفریتوه. امش اسواری او دو خچق بستو سیاسی هرمی کردستانه که هیوادارین بزودترین کان چارەسەر بکرێت چونکە پەرلەمان مەشخەڵی دیموکراتیەتە لە هەرێمی کوردستانە پێویستە بەزووترین کات هەیبەت و قووەتی خۆی بۆ بگەڕێتەوە بۆ ئەوەی کە بتوانێت ئەرکی سەرەکی خۆی جێبەجێ بکات. جبرتک چونا جوینên پارلمانی تانها لجنên پارلمانی نکارینه بجوین. ایرا لجنه دارایی لپارلمان کردستان جوین خولدار دخیدن کو پیک دیدن 11 کسان افروجی جوین آن بو تن 5 کس آماده بون لجبر کنی صاب آن تمام نبو دویتن 6 کسان زیاده تر بیتن جوین آن جبو روژه کادی هاتا پاش اخستن. و پارلمانتارکی یکیتی دبیجید لهمو جیهانه پارلمان حکومت جکار ده ایخه لیل هرم کردستان حکومت پارلمان جکار ایخستیه. لهمو وڵاتێکی دنیا پەرلەمان بەرزترین دەسەڵاتی یاسایی و سیاسی ئەو وڵاتەیە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە زیاتر لە 2 مانگە پرۆسەی کاری پەرلەمانی پەک خراوە لە هەموو وڵاتی دنیا پەرلەمان حکوومەت لە کارەخە بەڵام بە پێچەوانەوە لە هەرێمی کوردستانە حکوومەت پەرلەمانی لە کار خستووە. چاو پارلمانی لپارلمانتاران تا جوین خالدار بخه و چاو پارلمانتاران جی لآلین سیاسیه تا بگهنه لحفاتنکی. چاو حوالاتین هرم کردستان یل پارلمان کردستانه چونکه دزان دم روشن افغان پارلمان هرم کردستان تک دچیتن روشا هم کردستان تک دچیتن آلین سیاسی د خلکی چاواره ده هلیتن یا جلوان نزیکا دبدومای کینیتن. ایاس عبدالله NRT هولر